لە هەرجێک بینەرمان سڵاوتانە بێت بینەرانی عزیزی شارپرس من مەریوان جەبار ڕاستەخۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە لەگەڵتانم گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز بەرزان شێخ محەممەد جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر گرانبوونی نرخی بنزین و ئەو هۆکارانەی کە لە پشتی گرانبوونی نرخی بنزینیان ئەو هۆکارە ناوخۆیانە یاخود هۆکارە دەرێکیەکان چین لەسەر گرانبوونی نرخی بنزین هاوکات لەسەر قاچاقچێتی لە خاڵە سنووریەکانی سنووری مەرزەکانی پارێزگای سلێمانی. کاک بەرزانم کاتت باش زۆر سپاس. لە ئێستادا بنزین بە جۆرە لە جۆرەکان نرخەکەی بەرز بۆتەوە مەش بارگرانی بۆ هاوڵاتیان و شۆفێران بە شێوەیەکی گشتی دروست کردووە. بە دیاریکراوی هۆکاری گرانبوونی نرخی بنزین بۆ چێگەڕنەوە. زۆر سپاس بۆ دەرپەتە. لە ڕاستیدا هۆکاری گرانبوونی نرخی بنزین چەند هۆکارێکان هەندێکیان لە دەروی دەسەڵاتی هەرێمان هەندێکیان پەیوەندی بە ناو هەرێمەوە. ئەوانەی لە دەروی دەسەڵاتی هەرێم لە دوای بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر دیناری عێراقی لە دوای ئەوە بنزین بە نزیکەی بەرز بووە. ئەمە هۆکارێکە هۆکارێکی کە ئەوەیە کە بنزین خۆی لە بەرزای عالەمیە هەر بەرز بۆتەوە ینی لە بەرزبوونەوە ئەمە هۆکارێکی هۆکارێکی کێش ئەو وڵاتی کە ئێمە بنزینی دێنین وڵاتی ئێرانە بە خۆتان دەزانن کۆمەڵە کێشەی سیاسی لەگەڵ ئەمریکا وڵاتانی خۆراوایە هەیە لەسەر بابەتینەوەیەکەی ئەمانە تەندروستی بابەتی تەندروستی ڤایرۆسی کۆرۆنا هۆکارێکی سەرەکی خۆ دەزانی بەرهەمی لە هەموو جیهانەکەم کردوێتەوە. ئەمە ئەو هۆکارەکانی ناوە لە ڕاستیدا جاران پێدانی ڕەسید لەلایەن پارێزگاکانیان لێ پرساوی ئیدارەکان لە پارێزگای سلێمانی لە گەرمیان و ڕاپەڕین ئەوانیان توانی ڕەسید بن. وەزارەتی سامانە سروشتەکان ئەو دەسەڵاتی لێسەرونەتەوە دەسەڵاتە لە دەستی ئەوەدا نەماوە لە دەستی پارێزگاکان لە دەست ئەنجومەنی پارێزگایانە بەقەت بەڵام پارێزگا و لێ پرساوی ئیدارەکانەوە کە هۆکارێکە کە لە وەزارەتی شەوە ڕەسید بۆ یەک دوو کۆمپانیا کراوە تقریبەن قۆرەکارێکی پێوە بینرێت و ئەم کۆمپانیانەش کە هێنن بە خۆ دەزانی بازرگان بە دوای قازانجی زیاترە ئەکەوێ لە هەمان کاتیشا حکومەت لە دەروازەکان کۆمەڵی ڕسومات و باج بە ناوی جۆرا و جۆرەوە کامەژەر زیاتر لەوەش گرنگتر ئەوەیە کە کاتێ ئەم بنزینە ئەگاتە ئەو ساحانەی کە لەوێەوە بنزین بپرۆژێ بە ویزگەکان لێرادا هەر بە هەمان شێوە حکومەت دەیتوانێت کۆنتڕۆلیکە ینی مەسەرەن کە لیترێک بڵێن لە بازاڕی سلێمانیا کە ئەو بنزینەیەت کە ویزگەکانی فرۆشتنی بنزین لی دەکردنەوە بڵێن بۆ نمونە 800 دینارە حکومەت دەیتوانیەوە ڕێژەیەکی تایبەت دیاریکە لەسەروی بەسەن بڵێ وەکسا لە ناوەڕاست و باشووری عێراق بنزینخانەکان بۆیان هەیە 25 دینار خێر بکەنە سەر ئەوەی کەی کڕن بەڵام لێرە بە ئارەزومەندانەیە هەیە ویژدانی باشە 10 دیناریە خاتە سەر هەیە 50 خاتە سەر. کاک بەرزان ئێستا بازەوە دەکرێت کە دوو بازرگان بە دیاریکراوی لە سنووری پارێزگای سلێمانیدا بەگشتی بنزینیان قۆڕەخ کردو. ئایا حکوومەت بە شێوەیەکی گشتی توانای کۆنتڕۆڵکردنی دوو بازرگانی نییە؟ ئەمە پەیوەندی بە وەزارەتی سامانە سروشتەکانەوە وەکو پێم وتی جاران مەسەلەن لە پارێزگای سلێمانی ڕەسیدەیە بە چەند کەسێک و لەبەرەوە جۆرە ئازادیەکی پێوە بەڵام ێستا کە وەزارەتی سامانە سروشتەکان بە بۆنەی کۆمەڵی ڕێنمایەوە کە دەری کردووە ڕێنمایەکان بۆ نموناڵێ ئۆکتانی خوار نەوسێ نابێ بێتە هەرێمی کوردستانەوە ئۆکتانی نەوسێ ئۆکتانی بنزینێکی مەحەسەنەیان بنزینێکی سۆپەرە. ئەمە بابەتێکە کە بەکەمی ینی مەسەلەن لە وڵاتی ئێرانە تقریبەن ئۆکتان ئەوەی کە بتوانن زۆر هەوڵان لەگەڵا بێ لە ئامە 92.7 ئەمانی ئەمە کێشەیەکی زیاتر بوونەریە لە مەسلەی پاڵاوتنی نەوتەی خاو بۆ بنزینە. ڕێنمایەکی کەی هەیە مەسەلەن ئۆکتاری سەرونەوە حەو پشکنینی بۆ ناکرێت. ئەمەش هۆکارێکە کە جارێکی کانوائی جۆری بنزین بەو بیانەوە بکرێت بە ناو هەرێمە ئەمە لە ڕووی کوالێتی و کوالێتێکەش یاری بە نرخەکەکانی لەگەڵ ئەوەی کە نرخەکانیش دیاریکراونین و ناتوانن کۆنتترۆل بکرێت و نرخێکی جێگیری بۆ دابنرێ هاوکات ئەو بنزینەشی کە دێت کوالێتیکی باشی نییە. نا کوالێتی بە باشێت بەس لێرە لە ساحەکانی بنزینە بەڕاستی مادێکی تێکەڵەکەن پیاڵێن نەفتا و
ئەو بابەتە خەڵکێکی پسووە دەستی هاوڵاتیەکەوێ کوالێتەکەی باش نییە باز ئەوە بە خۆتان نەزان دایما وڵاتی گلەی کوالێتی هەیە لە بەنزینەکە لە چەند ڕۆژی ڕابردوودا پاڵاوگەیەکی گەورە لە سنووری قەزای پێنجێن و لە مەرزی نێودەوڵەتی باشماخەوە داخڵ یاریمی کوردستان بوو ئەم پاڵاوگەیە تا چەند دەتوانێت قەیرانی بەنزین و گرانی نرخی بەنزین بە جۆرە لە جۆرەکان کەم بکاتەوە وڵای من وەکو خۆم زۆر خۆشحاڵم بە هاتنی ئەو بابەتانە لەکوێ لە وڵاتەکەی خۆتا بەداخەوە پێشیش پاڵاوگەیەکی گەورە هەبوو لە بازیان بەڵام لەبەرەوەی حکوومەت یاریێم نەیتوانی ملزم بێ بە و عقدەی لەگەڵیا هەبوو نەیتوانی نەوتی خاوی پێویستی با ناچار بوو کۆمپانیەکە پارێکی زۆری سرف کردبوو دانیشێ لەگەڵ بەغایە بۆیە بەرەبوومەکەی بەرە و ناوەڕاست و باشووری عێراق ڕای وادارم ئەمە بارگرانیە ینی بێتەوەکە لەسەر قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان لە سنووری پارێزگای سلێمانی و مەرزە نێودەوڵەتیەکان لە ئێستادا تا چەند توانراوە قاچاقچێتی بە ڕێژەیەک لە ڕێژەکان کەم بکرێتەوە لە سنووری خاڵە سنووریەکان لە ڕاستیدا بابەتی قاچاقچێتی ئێمە کۆنجومەنی پارێزگا تا ئێستا هیچ داتایەکی فەرمیمان لا نییە چ لەوە پێش و چ لە ئێستاش هەر وەکو ئەو بابەتانەی کە باسەکرێت چیە داتاکان بە ئێوە ناگات هۆکار ئەوەیە کە ئەو بابەتانە بابەتێکە لە دەرەوە یاساکرێت ئێمە شتێ یاسانە بێ ناتوانین تەداخلیکەین حکومت لە ڕابردا ئەمە قسەی لەسەر ئەوە بوو کە ئێمە چاک سازی دەکەین و جارێکی دیکە بە تایبەتی لە ئیداری سلێمانیدا ڕێگە بۆ نادەکە لە خاڵە سنووریەکانەوە چی دی بۆ و لێشاوی کە لە ڕابردوودا قاچاقچێتی دەکرا لە ئێستادا بکرێت ئەم هەنگاوانە تا چەند جێی خۆی گرتووە تا چەند هەنگاونراوە لەو وارەدا ئێمە بە شێوەیە عەمەلی ئەوانە هەروەکو قسە بیستمانیانی وەکو هەموو هاوڵاتێکی کێکە لە ڕێی کەناڵەکان و سوۆسیال میدیاوە بەڵام لە ڕاستیداوە نرخینەوە بەنزین ڕۆژ بە ڕۆژ بەرزە بێتەوە و ئەو نرخی شتومەکەەکانی کەشش دابەزینێکی بەخۆیەوە نەدیوە پێشبینی دەکەن نرخی بەنزین بە دیاریکراوی و بەگشتی نرخی کاڵاشتومەکان دابەزین بەخۆ ببینێ جارێکی تر من جێگیری سەرۆکی ئەنجومەنم زانارەکان لە لیژنەکانەوە بەدەستمەکە ئەوەی کە لە لیژنەی پیشەسازی و بازرگانیەوە بەدەست من گەشتووە باوەڕیان وایە نرخی بەنزین ڕۆژ بە ڕۆژ بەرزە بێتەوە چکە هۆی چوەکارێکی زانستی نییە بە دابەزین ڕێگا چارەیەکێ بۆ ئەوەی لە بەرامبەر ئەمەدا بتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکرێت بە جۆرەك لە جۆرەکان بەڵێ حکومەت یاریمی کوردستان بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتەکان نەتوانێت و ڕێنمایانی ئاڵوگۆڕی پێ بکات لە باتیوەیە کە ڕەسیدەیە بە دوو کۆمپانیا ئازادی کا و ئەو وەختە بەخۆ دەزانی کە ئازاد بوو منافەسە دروستە بێ و قۆڕخکاریتیان نابێت سپاس بە بەڕێز بەڕێبەرزان ئەوەی کە گوێبیستی بوون وتەکانی بەرزان شێخ محەممەد جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو لەسەر گرانبوونی نرخی بەنزین و قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان لە سنووری پارێزگای سلێمانی و پێشبینی ئەوە دەکات کە ئەگەر بەم دۆخی ئێستەوە بڕۆین نرخی کاڵاشتومەکان و بە دیاریکراوی نرخی بەنزین و سوتەمەنی هەر بەم شێوەیە دەمێنێتەوە و دابەزین بەخۆیەوە نابینێت کاتێکی خۆش بۆ ئێوەش